لە سەدەی شەشەمی زاینیدا لەو کاتێک کە مرۆڤایەتی نوقمی گێژاوی تاریکی بوو محەممەدی کوڕی عەبدوڵڵا لە مەککە لەدایک بوو. شاری مەککە سەنتەری پێگەشتنی کاروانە بازرگانەکان بوو، هەروەها لانکەی ئەو بتانەش بوو کە عەرەبەکان لایەن پیرۆز بوو. لە مانگە حرەمەکاندا هۆزە عەرەبەکان ناکۆکی و میلملانەکانیان وەلاوە دەنا و شاند و کاروانەکانیان بە ئارامی ڕۆیان دەکردە کەعبە. پیاوانی ئاینیش قوربانەکانیان پێشکەشی بتەکان دەکرد. کەعبەکە لەلایەن پێغەمبەر ئیبراهیمەوە بۆ حاجیان و باوەڕداران بەخوای تاکوتەنها دروستکرا بوو، لەلایەن عەرەبەکانەوە 360 بتی تێکرا بوو. هێندەی ژمارەی خێڵەکانی عەرەب. دەسەڵات و سەرۆری مەککە لە دەستی قوڕەیشەکاندا بوو، لەوانش بەنی عەبدوداری دەوڵەمەند و گەورە بازرگانان کە بتەکانی ناو کەعبەیان بۆ خۆیان بەکاردەهێنا تا لە بۆنە و جەژنەکاندا برەو بە بازرگانەکانیان بدەن. بەنی هاشمی باپیری محەممەدیش کە لە قوڕەیشەکان بوو خزمەتی میوانان و حاجیانی شاری مەککەیان دەکرد. خاوەنش کۆمەیە بیلال ئەوە بەس نییە. چی؟ تا ئێستا چەند هێندەی قەرزەکەم پارەم گەڕاندوێتەوە. 5 ساڵە پارە دەمێ. ئەرە تێناگەیت ڕیبا زیاکات زیاکات. ئەوەی تۆیە؟ بەڵام ئەوم بۆ کێڵگەکەم زۆر پێویستە بێ، تەنها ئەوم بۆ ماوەتەوە. گوێدرێژەکە ناکاتە نیوەی کە لەسەرتە. کۆیلە کوڕەکەم؟ ئەمڕۆ بازار چۆنە بینیت عومەیرە؟ هێشتا بە تاوەتی دیار نییە، کاروانەکانیش هەر بەڕێوەن. خواوەندی ئەم ساڵ لە زێرە. ئەگەر هاوسەنگی لە نێوان خواوەند و زێر دروست بکەی، ئەو کاتە داهاتمان زۆرە بێ ئەبوو سوفیان. ئەوە کاروانی شامە گەیشت. پێش وادەی خۆی گەیشت. لەسەر بیرەکەی ئەو سەر 5 پیاودانێ. چەند سەر قوربانی سەرەبرن؟ 7؟ بیکە بەسات باشان وشکۆی مەکە پارێزراو بێت. دەبار هەڵگریش بۆ کاروانچیەکان. کێ خەڵکی فێر کرد؟ کێ خەڵکی فێر کرد؟ ئەگەر پارە هەڵڕژن خاوەنشکۆ ڕێزارن، بەڵام ئەگەر نەیبەخشن بێزار و نابوتن. ئەی کێیە کە بێنەواکان هاوکاری لێ دەکەن؟ خۆتان لایەن، ئەوە جەنابی ئەبو سوفیانە، ئەوە کوڕی حەربە. لەبەر خاتری ئەوە کاروانەکانتان هەر کاتێ بێوێ بە سەلامەتی تێپەڕێ. بەم ناوەیە ئەبوو سوفیان قەدر و نرخی شعر دەزانێت، بێ ئەوەی داوای لێ بکەی پارە و پێیە بەخشێت. ئەمە مارکەی چینیە خان بکەم، قوماشێکی نایابە، چاو ئارامەکاتەوە. بەڵێ 7 مەترم بۆ دانێ. 20 دینارەکە. بۆ خێزانەکەی ئەبوو سوفیانیش با بەهارەزی خۆت بێ خان مەکەم. بە 15 دینار.
ئەوە زۆر باشە، خوا بەشی بۆ خۆی هەیە، پاداشتیمانەوەشی هەیە. ئەی ئەبوو لەهەب، ئەو پیاوەی لە بیا وەستاوە، ئەوە کێیە؟ لێرە دوورە بخەنەوە، ئەمانە هەموو شتێکیان لێ سندم. باشە محەممەد بۆ وەزمان لێ ناهێنێ، بۆچی؟ خۆ برازاکەم چی لێ هات؟ بۆچی سنوورێکی بۆ دانانەی؟ ئەڵێم بەشک و بەوەش خۆی بێتەوە. لە تەمەنی 40 ساڵی بەوەش خۆی بێتەوە؟ ئەزانی بۆ پیاوێکی وەکو ئەو جوان نییە واز لە جێگەی نەرم بێنەوە بچێتە ئەشکەوت؟ هیچ پێم جوان نییە. ئەویش مێردی ژنێکی دەوڵەمەند و ناودار وەکو خەدیجە کە ئەتوانە گەورەترین ئاسوودەی بۆ بەدەست بێنێ. هەر وەک گوتم خەدیجە گەورەترین ئاسوودەی ئەتوانێ بۆ بەدەست بێنێ. پیاوێک کە بوێرە عوزات توڕە بکە وە خودای شادی و خۆشیمان وەلات خودای ڕەچەڵەک و ڕەسەنایەتی و مرۆڤایەتیمان وە هوبەل خودای چارەنووس و چاوەڕوانیمان. پیاوێکی لەو شێوەیە خۆی بەدەستی خۆی لەناو ئەبات. لە بەردەم خەڵکدا دان بە خواکان دانەرێن، کارێکی ترسناکە، گۆمڕاییە، کە لە ڕەقی یاخیبوون. زۆر لە محەممەد دەترسم بە بۆنەی کردەوەکانیەوە. خەم دامەگرێ لەگەڵ بەسەرچوونی ئەو بازاڕەیە، ڕەنگەوە کارەکەەوە بێت، لەوانەیە ساڵی داهاتوو نەیبینمەوە. ئەبوو تاڵێب لەسەر خۆ بەزەید لاشکەوتی حیرا هاتووتە خوارەوە؟ نەخێر، هێشتا نەمبینیوە. خات و خەتیجە منی نات وتی بزانە لەوێ نییە؟ لەوانەیە لە ماڵی بوو بەکر بێت. چووم لەوێژ نەبوو. کەواتە تا ئێستا لاشکەوتە؟ 3 ڕۆژ؟ ئەم جارەیان زۆر مایەوە. زۆر لێترسم لەو چیایە، نازانم مەبەستی چییە. مرۆڤ لەسەر چیاوە دنیا باشترە بینێت. اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. تا ئێستاش هەر لە ناو جێگەیە. سروش زۆر قورسە لەسەری، تەنانەت ناتوانێت دەستیشی بەرزکاتەوە. لەرز دایگرتووە، ئارەق بە نێوچاوانی ئاەتە خوارەوە، بەڵام قسەشی کرد. زەید چی بەسەر محەممەدی برازامە؟ ئەو بەتەنیا لە ئەشکەوتەکە لە بیرکردنەوەیە بوو. فریشتەیەک هاتۆتە لای و پێی وتووە
بخوێنە. محەممەدی ژووتێتی من خوێنەواریم نییە. فریشتەکەش جارێکی تر پێی وتووە کە بخوێنە. بخوێنە. محەممەد وتی چی بخوێنم؟ اینجا فریشتەکە وتی اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. محەممەدیش خوێندیەوە وەک ئەوەی ئەو ئاەتە لەسەر دڵی نووسرابێ. پاشان جبریل بەجێی هێشت. جبریل کاتێ محەممەد لە ئەشکەوت دەرچوو گوێی لە دەنگێ بوو لە ئاسمانەوە ئەیوت ئەی محەممەد تۆ نێردراوی خوایت منیش جبریلم. محەممەدیش یەکسەر گەڕایەوە بۆ ماڵەوە بەسەر هاتەکەی بۆ خەدیجە گەڕایەوە. ئەویش پێی وت مژدەت لێبێ ئامۆزە خۆڕاگر بە سوێن بەو کەسەی گیانی خەدیجەی بەدەستە. من ئەزانم کە تۆ ئەبی بە پێغەمبەری ئەو خەڵکە. کێی تر ئەزانێ بێجگە لە تۆ؟ یەکەم کەس خەدیجە و عەلی و ئەبوو بەکر. تۆش منی کردووە بە کوڕی خۆی. وریابە ئەم فەرمانە لە مەکە بڵاو نەبێتەوە. پێشی بڵێ کە ئەو مامەی لە منداڵیەوە بەخێوی کردووە هەرگیز دەستبەرداری نابێت. محەممەد چیەوێ لە بانگێشتی وەزەکەی؟ تا ئێستا نازانم بۆیە چم تا بزانم. ئەشکەوت فریشتە ئەوە چەواشەکاریە. ئەبوو سوفیان ڕای چییە؟ میوەیە کە کاری هاشمیەکانە. چۆن دروست کراوە لە کاتێکا لە ڕابردوشتی وا هەبووە. بەڵام بۆ مەکە شتێکی نوێیە. ئەی خوا پێشتر بەسەر نوح و موسا و عیسا و پێغەمبەرانی تر دای نەبەزاندووە؟ مەسعەب ئەوە کێیە؟ جعفەرە. ئەوە چییە بەدەستەوە؟ چەند ئاەتێکە لە قورئان. بسم الله الرحمن الرحيم. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت وإذا الصحف نشرت وإذا السماء كشطت وإذا الجحيم سعرت وإذا الجنة أزلفت علمت نفس ما أحضرت. صدق الله العظيم. جعفەر تۆ لە ژوورەوە بووی کاتێ خوددا ئەو شانەی دابەزاند؟ لە نێو جێگەکەیدا هەڵدەلەرزی ددانەکانیشی لێشیان دەدا. زۆری هەوڵدا لەرزەکەی ڕاگرێ. هێدی بەوەش خۆی داهاتەوە کەوتە قسە. وا بەیانییە. جارێ تۆ بڕۆ عەممار.
عەمار تۆ لەکوێ بوویت؟ ئەم شەو دایکە لەبەر تۆ خەو نەچۆتە چاوی. لەکوێ بوویت؟ بمبورە گوناهی من بوو. ئەو خوایە هەموو کات بەهانامانەوە هاتووە. بەڵام نەیتوانی بەهانای خۆیەوە بچێت. نەنگیە ئەوە بپەرستم. خودای ڕاستەقینە هەمووان ئەبینێت بەڵام ئەمە هیچ کەس نابینێت. عەمار ئێمە هەموو ڕۆژێک خواکان لە کەعبە بینین. عەمار ئەترسم شتێکت بەسەر بێت. تۆ گوێ لە کەسانێکە گریت بەرەو لە ناوچوون دەدبن. من گوێ لە محەممەد ئەگرم دایە. محەممەد هەموو خەڵگە زانەیە کە ڕازگۆ و دەستپاکە، بەردەوامە بەخشی و میهرەبانە، سڵاویش لە هەموو کەسیشەکە. بەڵام رازی نیم هەڵە بەرامبەر بە خواکانمان بکات. خوداکان؟ کامە خوداکان باوە گیانەوانی کە لە برسای هەڵن بمرین، دەوڵەمەندەکان قۆڵی هەژارەکان ببڕن و گەورەکانی ژازاری بچووکەکان بدەنوانیە؟ ئەو خودایی کە ڕێگادن کچەکانیان زیندە بەچاڵ بکرێت بەبێ تاوان؟ ئەوە چ خودایەکە کە ڕێگە نادات ئافرەت پیاوێکی چاک بۆ خۆی بە هاوسەر هەڵبژێرێت، دووچاری ژیانێکی پڕ لە مردنی بکاتەوە پێم بڵێ. ئەوەی من بزانم دایکە زۆری لێ نەکراوە. لە بیرتە یاسر من و تۆ هەرگیز پێک نەدەگەیشتین. ئەو کات تۆمان نەبوو عەمار. زۆری نەما بوو باوکم زیندە بەچاڵم کات و بمخاتە ناو خاکەوە، هەر وەک چۆن خوشکەکەمی زیندە بەچاڵ کرد، بەڵام دەستەوەسان بووم. پاشەوەی بەبیرم هاتەوە کە چۆن خۆڵی بەسەرا کرد، ئەو خۆی بە پەنجەکانەوە ئاگرت، پەنجەکانی بە لەرزەوە ئاگوشی وەکو چۆن مەمکی دایی بگرێت. پەنجە ناسکەکانی لە یادمە چەند ناسکۆڵە بوو. دەستەوەسانی باوکە بووە هۆی گەڵانەوەی ژیان بۆ من. ئەوە دابوونەریت بوو سومەیە. بەڵکو ئەوە تاوانە یاسر، خودایەکیش بەوە ڕازی بێ شیاوی پەرستن نییە. پێویستە بەرەبەیان لەگەڵ پێغەمبەرا بمدایە. بڕۆ کوڕەکەم، بڕۆ بۆ لای محەممەد. ئەو پیاوێکی مبارەکە. دوو پیا و دوای کەوتن. بخوێنە بخوێنە، محەممەد ناخوێنێتەوە و نانووسێت. بەڵام ئەوە توانێت قسە بکات. چی؟ ئەتوانێت قسە بکە؟ ئێوە تا منیش قساکەم. محەممەد چیتان پێڵێ؟ هەموو ئەو شتانەی کە خوددا ڕای ئەسپێرێت بە ئێمەی بڵێ. چ شوێک و چ خوایەک؟ خوایە قساکە. محەممەد و ڕێناکە. ئەو هیچ شتێک لەبیر ناکات کە بۆی دابەزێت، بۆ کەسێکیشی دەخوێنێتەوە کە بۆی بنووسێت. ئاەتەکانی خوددا هەرگیز ناگۆڕدرێن. ئەوە قورئانە. محەممەد بۆیەوە قسە ناکات بۆی خەونەکانی بێنێتە دی. ئەی ئێوە ناڵن لە ناو جێگا خۆی حەشارەیە و چاوان و قێنێت؟ بەڵێ، بەڵام بە دڵنیاییەوە دڵی وشیارە. ئادەی چینێکی لێبەن لەسەر زمان درێژیەکەی. نا، ئەوە چارەسەر نییە. بۆچی محەممەد تێناگات؟ ژیان ئێمە وابەستەیە بە خواکانی مەکەوە. ئێمە خاوەنی کەعبەین، هەموو ساڵە کاروانەکان بۆ حەج دێن، تەوافی کەعبەکەن و شتومەکەکانی خۆمانیان پێفرۆشین. ئەوەی تۆ بیری لێکەیتەوە هەروە ئاسان نییە کوڕە.
چۆن ئێمە سیاست خواوەند گۆڕینەوە بە خواوەندێک کە نایبینین ئێواڵێن ئەو خوایە لە هەموو شوێنێکە لێرە لە مەکە لە تایف لە یەسریب لە یەمەن لە سەر مانگ ئەگەر وایە خەڵکی بۆچی بێنە ئێرە بۆ حەجکردن لە کاتێکدا دەتوانن خواکانن لە ماڵی خۆیان بپەرستن پێویست ناکا بێن بۆ حەج خواوەندەکانی ئێمە پەرستن و بازرگانیشن خدا کاڵانیە کە کرین و فرۆشتنی پێوە بکرێ شوڵەکان فێرتەکەن کوڕە تۆ ئاگال لە خۆ بێ منیش برسیارێکمێ بیستومە ئەو نەخوێنەوارە دەڵێت کۆی لەو ئاخاکی وەک یەکوان ئەو بیلانە ڕەشەی کە خۆم بە پارەی خۆم کڕیومە لەگەڵ منە یەکسانە بەڵێ ئەویش مرۆڤە پێغەمبەرمان دەفەرمێت مرۆڤەکان وەک شانەی دان یەکسانن ئەم کارە دڵی کۆیلەکان ڕاکێشێ ئومێدی ڕزگاریان پێبەخشێ بیلال ئەو لاوە فێرکە تا بزانێت جیاوازی نێوان کۆیلە و گەورەکەی چیە لە ناو مەکەیە ئەو قامچەی بنێ ئەو نەی لێ بە کە زمان نەکاتەوە جارێکی تر تەمەی کە بیلال بیمرێنە بیکوژە جای هەڵڵا بەگوێیان بکە بەگوێیان بکە بیلال بیگرە لەبەر گیانی خۆت بیکە ئەبینن چ ئاژاوەیە لە مەکە بڵاوەتەوە تەنانەت گەیشتە کۆیلەکانیش تەنانەت ئەگەر مرۆڤیش بیت دەبێت گەورەکان خواوەندی تۆ بن تێگەیت بیلال لەو کاتی تۆم کڕیوە گیان و دەستە و بۆتە موڵکی من خۆم چارەتەکەم بەڵێ کێ بەهێزترینە قسە بکە گەورەکەت یان خواکەت ئەوە تا ئێستا لە ناوتان نەبردووە کۆیلە لەبەر ئێش و ئازار هاوار ناکە ئەوە هانی کۆیلەکانی تریشەیە ئومەیە ئەبوو بەکر 100 دینار بۆ کڕینی بیلال ئەیا بە ئێوە لەسەر خۆ لەسەر خۆ ئێمە لە کاتی تەبێکردن کۆیلە نافرۆشین لێگەڕێبا قازانجەکەی بۆ خاوەنەکەی بێ 200 دیناری تەواو ئابوو بەکر ئەوێژ یعنی محەممەد چێ تریش لەسەر و مزادەی سەر کۆیلەکان یعنی بە خۆمان مەڕوو ماڵاتەکانمان بڵەوەڕێنین بیبە نامێ پێویستم پێی نییە
تا من ما بەمەبەی گۆڕایاڵی من بیت. بۆچی باوکە تو ڕاکەی؟ ئەگە بەسەر خۆشی بەناو کۆڵانەکانی مەکەیە بسوڕم و ئەنجام بەجێ ڕەزامەندی باوکو و خوشکەکەم دڵنی ئەم لەوە من. بە من مەڵێ خوشک. ئەو دەنگە چییە؟ هەمووتان مناڵی منن. وە تۆش هەرچیت بوێ من ئەدەمێ، حەزل لە هەرچی بێ. محەممەد و ئاشتی پێبەخشیوم باوکە. وازی لێ بنم بڕوات با بچێ بۆ لای شێتەکان. لەبەر ئێمەنا بەزە یەکێ بە باوک تا بێتەوە. حوزەیفە بۆسە لەسەر خۆ بە.